بەخێر بێن بەڕێزان، ئێمە وەک کۆمەڵێک مامۆسا کە لە ساڵانی 2005 و 2006 تاعین بووین، موچەی ئیسمی کە ئەو مامۆسایانە ئەو سەردەمە پێی تاعین بوون بە سیستەمێکی جیاواز لە سەردەمی دوو ئیدارەیە تاعین بوون. بەڕێزان، ئەو مامۆسانەی کە تاعین بوون لە ساڵی 2005-2006 کۆمەڵێکیان بە 132,000 تاعین بوون. ئەم 132,000 دەستکاری نەکرا هەتا ئەم ساڵانەی دوایی کە کۆمەڵێکی کە مامۆسایان موچەی بنەڕەتیەکان موچەی ئیسمیەکەیان بە 135,000 بوو، موچەیان زۆر لەو مامۆسایانە زیاتر بوو کە لەو سەردەمە تاعین بوون. بۆیە ئێستا ئێمە نەهاتوین لێرە بایکۆتی دەوام بکەین یا هاتوین بەربگرینە پەروەردە، ئێمە هاتوین داوای حەقێکی شەرعی خۆمانەکەین. دەستەی داکۆچی مامۆسایان و یەکێتی مامۆسایان هەموو ئاگاداری ئەم مەوزوعن، پەروەردەی هەڵەبجە بۆ خۆی ئاگاداری ئەم مەوزوعایە. لە هەموو پەروەردەکانە دوای ئەوەی کە وەزیری پەروەردە هاتە ئێرە لە ساڵی 2016 من بە شخصی نامەیەکمدایە پێم وتم ئێمە کێشەیەکی وامان هەیە، نامەکەی لێ وەرگرتین پاش 5 ڕۆژ تەلەفۆنی بۆ کردین وتی وەرن بەدەم قەزیەکەتانەوە. من بۆ خۆم چوومە ناو قەزیەکەەوە، چووم بۆ لای بۆ وەزارەت و لە وەزارەت لەوێ قسەمان کرد، جەنابیان ئەمری کرد کەوا ئەم قەرە بۆ ئەمە حەقێکی شەرعی خۆتانە و لێتان ئەبڕێ و پێویستە ئەم ڕاستکردنەوەیتان بۆ بکرێت. ئەمساڵ قەرار دەرچووە لە هەشتیدا بە قەراری ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی کە ئەم قەرە بۆ مامۆستایان بکرێتەوە لەو ساڵانەی کە ئەو پاریان بە نەحەق لێ بڕاوە. ئێستا پەروەردەکانی سەیسایە سلێمانی، پەروەردەی گشتی سلێمانی ئەم پارەیە بۆ هەموو مامۆستایان سەرف کردووە، مجەڕەد تەنها مامۆستایانی پەروەردەی هەڵەبجە لێی مەحروم بوون و سەرفی ناکەن. ئێستا ئەم بەڕێزانەی کە لێرەن ئەڵێن ئێمە ئەم پارەیە ئەخەینە بۆمان بەستون، ئەیخەینە سەر مانگی دە مانگی دەش پاشەکەوتەکرێ، ئێمە هاتوین پێیان بڵین بەڕێزان ئێمە قوبوڵمانە موچەی 10-11 وەکو هەموو فەرمانبەرێکی ئەم وڵاتە پاشەکەوت کرێ، بەڵام قوبوڵمان نییە قەرەبووی 2005-6 بکرێتە پاشەکەوت. داوایان لێکەین ئەم قەرەبووی مامۆسایان بکەن بە قایمەیەکی جیاو، بێن بۆ مامۆسایانە بۆی مەحرومە چیتر هەڵەبجە لە هەموو قەزیەکە بەڕاستی زەحیە نەبێت.